خارج لێرە لەم ڕاگە چەندەکە خار بیزاک ئەخر نابێ دەبی دەست خۆش خار خێر بووس چییە؟ نایە باوەشی برا گەورەت؟ برای من نی ڕاوەستە کوریا ئەوە چی ئەو قسانە؟ لەکوێ فێر بووی ئەو قسانە؟ مامم خارم خوشکم هەمومان حاشامان لێ کردی ئەتو برای من نی سەی جوام بکە کوریا ئەمن برا گەورەی توومە لە جێتەوەی بە خێراتنم بکەی و هەقسەم لەگەر دەکەی ئەگەر برای من بای نەدە گیرای لەسەر دزی بیرەخلاق بە برا گەورەت دەهیدز ئەو هەقسەی لەگە برا گەورەت دەکەی هەیدێنە هەی نەزان وازی لێ بێنە تۆ چیەکەیت لێرە؟ سەکەم نەماری خۆمانم هاتمەوە مارێ ماڵی تۆ لێ و لێرە بڕۆ سەروین ئەمن برا گەورەتانم قسەی جوان بکە کامە برا گەورە؟ ئەو برا گەورەیە کە دزی کرد؟ دزیم نەکردی و قسەی زیادیت مەکە غەڵەتێک بوو کردبوو تەواو ئەو غەڵەتە بوو کە دایک و باوکی منی لە ناو برد بڕۆ لێرە ناڕۆم وازی لێ بێنە بڕۆ لێرە ئەگینە هەرچی دراوسی هەیە لێت کۆکەمەوە ئەوە دەڕۆم بەس زارەچکە من نابینەوە بڕۆ دەی بڕۆ دەگایە داخە
لا غم النبي ان شاء الله لزاران باش لو روان لكم باش حاجه دبرو خوان لك سرتاو عارة برتو تصدق ليرا لا كم ليله سزن هراتي ما راتني تخارة كامني خاردان يبا بس هو حكم طواب واتمو برو حكم تحال تو تصدق ليرا اصلا هاتي مكنتو خوار زيتوني ما برو خوان زي تحال قراي عم ندي تراه يا هاتيما خارة يشتم فيها برو ايش واتا بوصيه صار انا شر ما داك من تماشي ناس يقز ميكم نهتانم بتوعي بس ونامس قفتيش ما كله ساعتيتو خارة من يستوى انا مايما اسا من قرايت مو بس ولا تكزنوا هايتا برشو ولا باكستي ما نقع هالو راس طرو عم كملي لا تسزن حراتي يا مر لا ينكردي خارة لهرناتي من اخو سم كردي قابل لسزني هريم يعني استا بوليس لدنيا نهب اخوي بوليس لدنيا خارة خود زيمنا كرديا نهب عباد زيدنا كرديا كنا حياة بردين حياة يستا بيمري جناب اللو ساحتيرا ها خارة ماري مانو هم عشيرتك ما حاشاها اللي كردم هاتي مكنتو خارمي ادي ناري خارة خوار زابرنت كردن كحقيتيان حاشا ليكن اتو تزيد كرديا هستا اتو لو ناتكل ماما كي خود لو هاتكل خالد ها ماما مناجي ها ماما مناجي استابت مكني دركشم لينا كاتوا خارة اتو درنرم تريلوي كحقيتي درك اللي نكاتو براكم اون دي اون بزان محلو توبه يقول لك ماكا خدا عالي ما اتو دا زايد كش تزيدك يا تخد توبه يناكي هستا برودري هستا والله توبه مكرديا بقران توبه مكرديا بخواي توبه ولا مكرديا بس ودك صندوق مخو بيم يسا تو تصدقي خارة بس دمي بميرو كان ايشك كده كم لكنتو ليرش دميني مو هاي شوش ليرة ببينيوا او زبا إصلاحاتي خوش دستا شبو كباب خاني دابيني هستا خارة هاو المكا امن دزني وستانا كلها تماشي تسنكن هل كسبرونا سالي شي خوتان يلا دي لك وحياة بردينا ها اخاك مالي خدمتوا امن دزني ما والله دزني ما بقران دزني ما برا دزي تساوي الدري برا نسي برا ندمي الموتالش كان يا انا عارف زاد يوسف هلو يوسف هلو ليه رستكي صدق كم ليرة باشا لو هم تام بمتان قرتي تسم قرتي تصدقي بيدانك كزنا يديتي نا تسيبي مناري ورا جوريا خوشكو داك من جوريا يوسف لكيني وخشكو داك لقد خشكو داك لي ما فرق يا ابوه استاتو بيمري ليه رستكي يشاكم بيتا استا ما مخاله كان دم ببينن دوای هر خولا منیش ناگەێنن بڕۆ پێشکۆ
لۆم نتیناتێرە ئێرەت بەبیر نییە؟ بەبیر نییە 10 ساڵ پێش ئێستا دەهاتی نێرە؟ هەزارها یادگاریمان لێرە هەیە. لەبیر ماوە عایلەی من و تو هەموومان یەک بووین، ئەو گوندە هەموو یەک بوو، بەڵام ئێستا هەمووی خانوە قوڕەکانیان بەجێهێشتی و چووینە خانوە کۆنکرێتەکان. ئەتوژێکێک بووی لەوانە یوسف کە غەڵەتەکی گەورەت کرد. قسەی مەکە. یوسف غەڵەتێک بوو کردم و تەواو، بەڵام ئێستا پاکم. ئێستا تۆبام کردووە. 3 ساڵە لەناو زیندان ڕزامەوە، هەرچی ئازار و چەشتم بێکەسی بێکەسوکاری. ئێستاش دەچمە لای خاڵم بەڕێم دەکا، دەچمەوە ماڵی خوشک و براکانم دەرم دەکەن. بەڵام یوسف زۆر عیبەلۆت، زۆر. ئەمنتو لە منداڵیەوە پێکەوەینە یوسف. ئەگەر خاڵەکانم نێن، مامەکانم نێن، برام نێن، خوشکم نێ، دەبات و هاتبای، دەبا هاتبای لە بۆ مهەجەی، دەبا هاتبایەک نە من. بەس نا ئێستا لۆم بە دەرکەت کە تو هیچ نی. یوسف غەریبی دەکەم. غەریبی چێ دەکەی؟ فێبی قابلە لانە چیە یوسف؟ چیە؟ لەوا تێک چووی؟ خۆلانە هیچی بەسەر ناتێ؟ هیچی لێ بەسەر ناتێ. بەس وا پێم باشە واز لەلانەی بینی. ئەوە ڕاستە یوسف؟ تێک چووی؟ بەس ئەتوی دەزانێ من چەندم لانە خۆش دەوێت. 3 ساڵی ژیانم لە زیندان هەر بە خەیاڵی بینینەوەی لانە بووە. بەس دەزانی برام 3 ساڵە. 3 ساڵ بی ئەگەر ببتە 30 ساڵیش. خۆشەویستی چەند کۆن بێ زیاتر ئازیز دەبێت. خۆشەویستی من و لانەوە نەبوو، تا ئێستا پەنجەم بە پەنجەی نەکەوتووە. لانەش منی زۆر خۆشە، دڵنیام ئێستاش هەر چاوەڕێی منە. یوسف باشە ئەوە چیەوە داوای لانەی مامت ناجی حاشای لێ کردی، ئەو کاتەچ دەکەی؟ دەزانی لە بۆ لانەی ئامادەمە دیسان بگیرێمەوە لە زیندان 10 ساڵی کەش بخۆم. برامە تلۆن دەکەن لە ڕەقی، دیسان دەتەوێت خۆت تووشی مشکلەی بکەی؟ نادەنێ نا لانە نادەنێ نۆ لەبەرەوەی ئەتوو دزی ناوت بە دز ڕۆیشتێ لەو گوندەی. ورا یوسف هەموو کەسێک ئەو قسەی بە من بڵێ نابێت و بەم بڵێن. ئەتوو دەزانی کە من دڵم چەند باشە. لۆ ناوی لانەتینا یوسف، لۆوە دەڵێ یوسف. چونکەوە من ئەکیدم لانەت نادەنێ، خۆت هیلاک مەکە و خۆت تووشی مشکلەی مەکە. خێڵە یوسف، یوسف، ورا یوسف، یوسف، یوسف لەگەر دوومە. هەموو مرۆڤێک لە جوانی دەمبۆی هێزارێکی بکە. منی زیستانم، منی هەڵە دەکەم، دەناخواوە دەکەم. بۆ ئەم دەکەن، بۆ من دەرحەسەن دەکەن، بۆ دەرمەکەن.
باشە چ بکەم ئەگەر ئێستا لە دەرکەی بدەم مامم بیکاتەوە حیا و شەڕەفم دەبا ناسانم زۆر غەریبی لانەش دەکەم خۆیان نازانم چ بکەم کوڕەکە بڕۆ لەو دەرکەی دەبڕۆ فەرموو ئەو پیاوەتی بێ کامە پیاو ئاو لانا پێ ومەدە وازم نەبێت هەڵۆ بکاو لێەکەم واز بێنە لانا هەڵۆم تۆ کەی بەربووی ئەوڕۆ بەربووم لانا باشە بڕۆ لێرە با کەس نەمابینێ گای تووشی کێشابم کێشەی چی تۆ ئامۆزای منی لانا لانا 3 ساڵە غەریبیت دەکەم 3 ساڵە لە بۆ تە سووتێ کچێ لۆ وای لەگەڵم لانا وازم لە بێنە هەڵۆ بڕۆتم ناڕۆم لانا بڕۆتم چی لانا چ بووە وەکو جارانم نت خۆش ناوێ هەر هەڵۆیەکەی جارانم نامێ قسە لەگەڵکەم بڕۆتم بڕۆ لانا 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 برام بخير بيوه چۆنی برام صوني ده بابا الصورة قوربانت شو لخواص الصورة سپاس دەکەم ماشي بطوطة باش مادام هستا كم شهر دیارای زۆر بێتاقەت بخير يا برام سپاس دەکەم بو بتاعتي سيبو ئەم چی دیار زۆر ماندووم زۆر بێتاقەتم راستا برام دمك بزري ئەو 3 ساڵم تەواو کرد هاتمە دەرەوە بەس دەچمار شوێنێک بەڕێم دەکەن دیار من أخوش هەمووی دەرگام لەسەردا دەخا نازانم چی بکەم باش بو لەسەرەوەی هەڵەیەکم کرد ئێستا الحەمدولله تۆبەم کردووە هلا خواب الزعفة بەڵام وانەوە نازانم ئەوان هەردەیانەوێ لەبەرەوەی کە ناوم خراپ بۆ دەڵێنە تو دزی و تو نازانم چی و لە هەموو جەیەک دەمشتێنەوە گلەیی دیار یەک جار هاتێکنم باقی نەهاتیەوە راستك يا هلو بەڵام کە سوکارت خاڵ و مامەکانت هەموو ئاوایان ئاگدار کرد بۆ هەر کەسێک بڕاتە موازی هەڵۆ ئەوەی مەحاشاری دەکەین لە گوندەکە دەرێکە چنێ برام چنێ دەزانم دیار ئیشەکەم پێت کەتیا فەرموو بە خۆت دەزانی ئێستا هیچ جێیەک نییە لێ بمینێمەوە بەس ئەگەر شەوانێک نەتوو بمینێمەوە وڵای باوکم قوبوڵی ناکات آخر کەس نایزانێت دیار هەروەکو جاران کەمێک پیاوە بۆ یارمەتیمدا و جارەش چەند شەو بینیتەوە نازانم هەتا لایەک بەلایەک دەکەوی دیار باشە بەڵام تا من نێم بۆ لات نێتی دەرەوە باشە تەواو برام مەمنونم باش بە قورعان خۆی پیاوەتی خۆت هەردەسەلمێنی خۆشەویستی منێ باشە دیار بڵێ
شتێکم دەوێ فەرمو ڕقەمی لانەت لەلایە ناوەڵا برام بۆ تا ئێستا خۆشتێ دیارە 3 ساڵم بەیادی لانەوە بەڕێ کرد هەڵۆ شتێک هەیە بە نازانم چۆن پێت بڵێم چێ برام باسیکە لانەی چی لایەتەیە لانە شوێ کردووە گاڵتە دەکەیت نەزانی بوو خۆت بیزانی باشترە دیار تکاتێ دەکەم پێم بڵێ شی بێت نامێت تووشی شێشەکەم خۆت دەیزانی تکاتێ دەکەم پێم بڵێ خۆت دەیزانی باش دەستا خۆم دەیزانم جاڵتەکەم لێرێ باش زينة ولا زينة بيمري راس لا أنا ميردي بتشكل ديا نازانم تمام بيمري ميردي بتشكل ديا نازانم تمام بيمري ميردي بتشكل أول شيء مو أكيد دو تشكل ليرة سروين لا أنا ميردي بتشكل ديا أول شيء إيمانيا بركة شكاني خد لما أنا ميردي بتشكل ديا كتير وابك شيء بهاو رجالي بجالي كتكر دوا يوسف يوسف وري شمبيتا يلا سدي ايش شمبيتا ليرة بيلي ليرة نالين بحيامان نتسي قوتم ليرة بيلي دالين بابروي نعم دريم ورا نعم بيتريم ورا سدي ليرة بيلي بردا قوتم بيش بكوا بردا سدي يوسف عملتو برانين يا أكيد براينا قد زارك فرق بيكردي لقى برايك يا خوم نعم يوسف عملتو بيكا وهرتي خواريتي وسرسريتي وبيكا وانا ما كرت إيه أكيد ويا بران بس سبوا يوسف خيانة لمن دكي نانا خيانتي تبرام يوسف أتو بمن الدقو أتو دزي هموتان حاشاتان اللي كردم لسر دزي أدي باشا لو كسك حاشات لناك لسر خيانات يعني أقرأ من دزيك بكربي كيس طوبة مكرديها تبي حاشان يبكن بس زنابت كلبشتي من هوا لبش من هوا كام من براتم هموتا منم لقلتو برا كردي يوسف خيانة من ذكي إيستاش خلق ببياو الدزاني ومن بنا بياو أمن تاوان بار موتو تاوان بارني هاتو توي لاني خوش ويستي منت مارا كرديا كوريا إبرام خوشتا شي غلطم نكرديا بمن مريم برياب كوريا خياري
ئەمە برای تو نیمە ئەمە برای کچم لۆ دەگریەوە لەبەر هەڵۆی بەڵە باوکە هەڵۆ زۆرتە داخولی ژیانی تو کە هەردوو لاقی دەشتێنی هەڵۆ بوویتە ئەو پیاوە جێچەرمان پێ بکە ئەتوشایانی هەڵۆی نی دزەکی وا چییە باوکە ئەو ڕۆژە شاد بۆ بەردرگا نەمێرە پێت بڵێم کچم لۆت نەگۆ پێم برێ چۆن دێتە بەردەرگای دیرتی تون دەکا باوکەی گیان من دڵم باش ناڵێ ئەم جارە شتێکی زۆر خراپ ڕۆیە کچم هیچ خەم مەخۆ هەتا بابت لە پشتت بی هەڵۆ کچمەوە دەرگای بزان دەرگای ناکەیەوە باش باوکەی گیان هەڵۆ دەبی دەردەکت دەمێ نای خۆ لەبیت بستەوە بەس بە خۆم دەزانم چ لێ دەکەم هەڵۆ بێزارت کردین ئەمنەمە دەکەیتەوە نایکەمەوە بۆ هاتوو وێرە کوێیە کچم کوامە کچمەوە کێیە باوکە کچمەوە مامە کورە چۆن جورئەتت کرد پێی لە ماڵەکەی مندا بنێی ها بڕۆ دەرێ هەی دەست بڕۆ دەرێ مامە دز نیمە هاتیمە دوو قسە لەگەر دەکەم وەکو پیاوان تەنها دوو قسە کورە پێت دەڵم بڕۆ دەرێ هاشام لێ کردی بڕۆ دەرێ هەی دزە بڕۆ دەرێ مامە ئەوەی بزانە گۆشت و خین لێک جیا نابتەوە تازە لەکن زاوایەکەتان بووم لە بۆم مارکوش کردن کورە ئەتۆ چ پەیوەندیت بە زاوای مە هەیە ها لۆتە داخلی ژیانی مە دەکەی دەبۆستە تۆش مامە نامەیە بێ ڕێزی بەرامبەر بکەم لە من گەورەتری ئەوەی بزانە لانە هەر لە بۆ منە لانە باشە چەندین ساڵ خۆشەویستیمانەت ئەوها بە ئاسانی فرۆشت لانە تۆ دەزانی من تۆم لە خۆم خۆشتر دەوێ ئاوە منت فرۆشت دڵنیام لەوەیەوە هاوسەرگیریە بە زۆریە و ئەوەت بزانە مامە لەبەرەوەی مامی قسەت بەرامبەر ناکەم بەڵام ئەوەی بزانە لانەیان لە بۆ منەیان ژاتان لێتاڵ دەکەم کورە پێت دەڵم بڕۆ دەرێ لانە شایانی دزان نییە نایدەمە تۆ بڕ دەرێ لانە هەری منە بڕ دەرێ لەبەر چاو ون بە مەگیرێ کچم مەگیرێ دری خۆتت مەکە مەگیرێ داچین کچەکەم حەدی نییە لاقی خواردا بنێتم تێگەشتی وەڵڵە لاقل لۆ دەبڕمەوە هەڵۆ چۆنی برام باشی دیار خواردنە بۆ دینەوە دەستەکان خۆشی زۆر زۆر سپاس دەکەم هەڵۆ ئەو کیلەکانە بەس دەرگەرە هیچ کەسێک ناکەتەوە باشە تەواو بەسەر چاو دەستا خۆم بێ مەمنونم باشە دیار دوو گردی لێیە بۆ نوێژەکەی ئەرێ وەڵا ئافرین دەستە بۆ دێنێ سپاس دەکەم باشە بەڵێ ڕاست ڕاست براوە باشە باشە برام خوارد لەگەڵ مەمنونم سپاس دەکەم
السلام عليكم. وعليكم السلام. كيف يوسف؟ سپاس دەکەم. هەڵۆ. نێمدا. دەڵێم نێمدا. دەڵێم نێمدا. نێمدا! نێمدا! لۆ نێمدابێ لۆ! نێمدا! نێمدا لێ! لۆ نێمدابێ. لۆ نێمدابێ. چت دەوێت؟ سوپرایزەکەم هەیە لۆت. ئێوارە لە لای ماڵی چاوەڕێتم. دەچینە هەیەچ. وازم لێ بینە نایە. چاوەڕێتم. ئەمە ڕۆیشتم. بچم. بڕۆ. بزانێتی. ئەو بابەتە گرنگە چ بوو؟ هەمووت کۆکردینەوە قسەش لۆ نەکردین. فەرموو قسەکەت بکە. کوڕم حاجی ڕاز دەکە. مەسەلە چییە؟ دەقسام کە دەی؟ ڕەنگە من بزانم ئەو مۆزوعەیە کە هەڵۆ لێی داویت. نەخێر. هیچ ئەو مەوزوعانە نییە. دەزانن لەبەر چەند گۆم کۆکردیتەوە لێرە؟ چی؟ نهێنیەک هەیە دەبێ ئەلێرە بیدرچێنم. نهێنی؟ کوڕم ڕاست و ڕوان قسام کە دڵمان شەقی برد. چییە بێڵێ؟ کەسێک لێرە مەوجود نییە. هەتا ئەو لێرە ئامادەیی نەبی هیچ شتێک ناڵێت. ئەو کەسە چییە دەبڕۆ بینە؟ ڕاستە. ئەو کەسە لەبەر دەرگایە. ئەگەر ڕێگەم دەدەن دەیهینم. ئەگەر ڕێگەشم نادەن ئەوە من دەڕۆم. حاجی زاینەوە کەسە چییە بابێ؟ فەرموو. هەستە کوڕم بڕۆ. دەبی چێ بیت؟ نازانم. نازانم. هێستا هەموو شتێک ئاشکرا دەبێت. ئەو کەسە هەڵۆیە. بڕۆ دەرێ دزا. بڕۆ دەرێ. حاجی بەرمدەن. ئەرێ بەسا دز. مامە گیان بەسا. ئەو خوارزای من چ دەکە لێرە؟ هەڵۆ وەرە. یوسف پێم برێ ئەو خوارزای من چ دەکە لێرە؟ ماما هەموو شتەشی دەزانی بەس مەجالم بدە. ئەو دزە لۆ هینا ئێرە. حاجی ڕاست دەکە باجێ لێرە پێوە بوو داچ. دا ئێستا لۆمە ڕووکەوە ئەو جسە لۆ چی نایت ئێرە؟ ماما ئێستا هەموو ڕاستیەکان ئاشکرا دەبن. ڕاستی؟ چ بووە؟ ماما گیان چەندین جار سرت خستە سەرسەری من. وازت لە من نەینا گۆتت دەتکەمە کوڕی خۆم.
گۆتت ئەتوو بابت نەمایە گۆتت لانەی کچم دەدەمە تو هەتا ئاخیری قەناعەتت بە من هینا لانەی کچت دا من وەت کرد خیانەت لە برادەری چەندین ساڵەی خۆم بکەم ماما خیانەتی چی ئەوە پیاوە تاکتی خۆم بدەمێ ئەو دزە دز ئەرێ دەبەستە ماما دزی چێ ئەدی ئەوە چیە گە دز نەبی چییە ماما بەسە و کوڕی مەشتێنەوە بەڵام ئەوڕۆ دەمەوێ هەندێک نهێنی لانە هەیە لێرە باسی بکەم هینی چ دەقسام کە دەی لانە دەڵێ یان بە خۆم بیڵێم قسەی بکە کچم لۆ قسەی ناکەی وها دامای لانا ئەوە ڕاست دەکە هەندێک نهێنی هەیە دە قسەی بکە کچم لۆ قسەی ناکەی حاجی ڕاست یوسف هەر بە خۆت لۆمە باسکە بزانین مەسەلەکە چییە ماما لانەی کچت ئەمنی ناوێ کچم ئەو قسە ڕاستە لۆ قسەی ناکەی دە قسەی بکە دە قسەی بکە ڕاستە ئەو یوسفەت ناوێ کچم ئەتوو ناتەوێ لانا تۆ یوسفە ناوێت دە قسەی بکە نەخێر نامەوێت کو دەبی کچم هەیەمان دەبەی لەسەخۆ حاجی لەسەخۆ کچم ئەتوو بەڕاستیتە بەڵێ مامەجە ماما ئەوە ڕاستیەکانە ئەوە ڕاستیەکانە دەیڵێ حەزم کرد بە دەوی خۆی جێتان لێبی ئەوجا تو ئێستا دەتوێت چ بکەی ماما ئەمن دەمێ ئێستا بڕیارە ڕاستەکەی بدەم ئەمن خیانەتم لە برادەری چەندین ساڵەی خۆم کردیا خیانەتم لە هەڵۆی کرد ئەمن غەڵەتترین شتم کرد بەجێی مام و بەجێی شەیتانم کرد بەڵام خوای گەورە هەردەم بە حەقا خوای گەورە هەڵۆی خۆشویست هێشتا لانم نەگواستەوە هەڵۆبەر بوو بۆیە بڕیارە ڕاستەکە دەدەم و لە لانە جیا دەبمەوە ناتانی یوسف ئەیشە قۆڕەی بکەیت تێرەگەی کوڕم سعرت لێکرایە سعر ماما من سعرم لێ نەکرایە ماما ئەمن غەڵەتترین شتی دەکەم خیانەت لە برادەری خۆم بکەم لە هەڵۆی هەم لانە دڵی بە هەڵۆیە هەم هەڵۆش دڵی بە لانەیە بەسە هارە ماما هەمووتان پشتان تێکردم باشە باش کاکە دزیم کرد کاکە غەڵەتم کرد باشە پێم بڵێن ئەگۆ خۆتان پێ چییە بەس پێم بڵێن ئەنگۆ چنە خوا بەو گەورەیەی خۆی بەو گەورەی خۆی لە بەندەکانی خۆش دەبی بەڵام منگۆ دڵتان هەندڕەخەنە داستانی لە من خۆش بن پێغەمبەرمان سەڵڵەهو عەلەیهی وسەلەم دەفەرمێ ئەگەر کەسێک هەڵەیەک بکە و تۆبەی لەسەر بکە وەکەوە وایە هەڵەکەی نەکردبێ کاکە غەڵەتم کرد کاکە تەواو نەمزانی ئەنگۆ پشتان تێکردم لە جیاتیەوەی دەست بە سرم دابینم دەرتان کردم لە جیاتیەوەی پێم بڵێ وەرە ماڵی مەوە بە خێراتنم بکەن پێتان گوتم دز ڕسوایە و دنیایە و قیامەتی شتان کردم بەڵەنگۆ بە چ کەس و کاری خۆتان دەسەلمێنن بابم مرد داکم مرد لەسەر ئەم مەوزوعەی من ئەخرەم نیش دڵم هەیە دڵ ماما ئێستا بەڕانگۆ بە چ بکەم ئێرەتان لەو بەجێ بێڵم ئاخرە من لانەم خۆش دەوێت خۆش ماما کوڕم ئەتو وا دەزانی سومعە و ئەخلاق لە ناو کۆمەڵگەی ئێمەوە ئاسانە ماما کوڕم هەر جارێک دایانگۆ برازاکەت زەحمەتە تاواینەوە هەڵام کرد هەڵا وا دەزانیە من باجەکەیم نەدا باجەکەمدا 3 ساڵە لەناو کوچەی تاریکی زینداندا بووم 3 ساڵم باواتیەوە بم ڕۆژێکی تر جارێکی تر ڕووناتی ببینمەوە
دەزانی تۆ چ هەزارێک زیندانم تەواو کردواتمەوە ئێرە بەڵام ئێوە لە زیادەوەی فەقیراتم کە دەرتان کردم ڕسواتان کردم بە خەتای ئێوەشی تێدا بوو خاڵە داتمە لاتان لە بۆ هێشکردن پێتان دەگوتمە تو خوێڕیە تو سەرسەری هەتا لەسەرەوەی تووشی برادەری خراپ بووم دیدی با خاڵە هەموو کەسێک هەڵە دەکا هەڵام کردەڵا کوڕم بە تو وا دەزانی ئەو هەڵەیە ئەوەندە گچکەیە خەڵک ئەوها بە ئاسانی ناومان نێنی لێ باخۆشبی کورا تو خێزانی مەدلەکە دار کرد هەر دەستانی دادەنیشە خەڵک بەمەی دەگۆ ئەوانە عائیلە دزەکەنە ئەو برازای دزە چی ئیشی خراپ هەبوو کردت ئەمە چۆن کچی خۆمت بدەمێ ها چۆن کچی خۆمت بدەمێ مامە خوا لێبوردەیە عەبدەکانیش دەبی لێبوردە بن مامە لێمان ببورن لێ ببورن کاک حاجی ئەتوو بەو قسانەوەی رازی حاجی بەڕاستی ئەمنیش دڵم دەبێ با دەرفەتە چیت بکەی بدێنێ کەس کچی خۆشنا قەراری ئەوەل و ئەخیر دەستە خۆت بڕیاری خۆت بدە کچم بە هەڵەوە رازی بەڵێ باوکە رازیم کاکاشم ئەمن نامێ ئەو دیمەنەی ببینم مادام کچەکەی من بە دزەکی رازیە ئەتوو کەیف خۆتە چی لێ دەکەی لێکە حاجی غەمت لێ هەمووی لۆم بەجێدا ئەتوو بڕۆ لێ بڕۆ کچم ئەتوو رازی بەڵێ مامێکە رازیم زۆر باشە ئینشاڵڵا هەموو شتێک بەخێر کۆتایی یا کۆتایی هاتە هەموو شتێک وەرە کورە ئەمر دیێژ یاڕێ